نەکراوە ئەوەی ئێستا ئێمە وەکو کۆمەڵە خەریکین لە ڕێگەی دەستگاکانی ڕاگەیاندن تەلەڤیزیۆنەکان رادیۆیەکان سایتەکانی ئینتەرنێت ئەگەر پێمان بکرێ یادی ئەو ڕۆژە بکەینەوە ئەو ڕۆژە ڕۆژێکی جیهانیە هەری کوردستان نییە سیویەکی ئایار سیویەکی مایز هەموو ساڵێ لە ڕێگەی ڕێکخراوی تەندروستی جیهانیەوە دانراوە ئەویش بۆ ئەوەیە خەڵک هوشیار بکرێتەوە بەبیر خەڵک بهێنرێتەوە کە جگەرە کێشانیان توتن هەمووی هەر بە گشتی چکە ئینگلیزەکەی بنە وێرڵد نۆ تۆباکۆ دەی یان ئێمە بە کوردیەکەی دەڵێن ڕۆژی نەهێشتنی جگەرە کێشان یان بە تایبەتی توانی بڵێن نەهێشتنی بەکارهێنانی تووتنە ئیدی ئەو ڕۆژە پاژەوەی کە زاندرا و ئامارەکان نیشانیاندا و کە زیانێکی تەندروستی یەکجار زۆری هەیە ڕێکخراوی تەندروستی جیهانی دەست دەکا بە بڵاوکردنەوەی ئامارەکان و دروشمێکی هەموو ساڵێ بەرز دەکاتەوە یەک لە دروشمەکانی ئەو ساڵێکە بە ناوی کۆمیت و کویت یان ئامادە بە بۆ واسهێنان بۆ ئەوەیە کە بە هەموو وڵاتانی جیهان دەڵێتن کە پەتای زگەرە کێشان پەتای بەکارهێنانی تووتن بەڕاستی پەتایەکی ترسناکە ساڵانە بە ملیۆنان کەس لە ڕێگەی بەهۆی ئەو نەخۆشی و ئەو دەردانەوە دەمرن یان تووشی نەخۆشی دەبن کە لە کێشانی جگەرە و لە بەکارهێنانی تووتن بەکاردێتن پێشتر ئێمە وەکو کۆمەڵە هەوڵمان دەدا کۆڕ و کۆبوونەوە دەکرا یاد دەکراوە پۆستەر بڵاو دەکراوە ئیدی پیشانگا دەکرا نامیلکە بەڵام ئەو ساڵەکەەوە و چەند یەک دو ساڵی دوایی بەهۆی باری دارایی بەهۆی باری ناتەواوی هەرێم و باش دکتۆریانی هۆشیاری خەڵک لە چه ئاستێکدایە بەڕاستی کار و چالاکیەکان بڕێککەس بووینە زۆر باشە هۆشیاری خەڵک لە چه ئاستێکدا پەیوەست بە وازێنان لە جگەرەوە دوورکەوتنەوە لە زیانەکە بەڵێ خەڵک هوشیارە بزانام هەموو کەس دەزانێت جگەرە لە زیان زیاتر هیچی دیکەی نییە بەڵام کێشەکە بەڵام ئەگەر هوشیارە مەبەستی منیش لە پرسیارەکە ئەوەیە دکتۆر کە فێرە جگەرە و نێرگە لەبوون بۆ نمونە لە شوێنە گشتیەکاندا تا ئێستش دەبینرێت لە شوێنی داخراودا لە شوێنە گشتیەکان خەڵک جگەرە دەکێشێت بەئەکید وایە هوشیاریەکە ئەوەیە خەڵک لە هەر کەسێ بپرسە بڕێت جگەرە سوودی هەیە هەمووی هەدەڵێ زیانی هەیە بەڵام بۆچی وازی لێ نایەنیتن لەبەرەوەی ینی ڕێکارێکی ئەو تۆ نییە ڕێگریەکی ئەو تۆ نییە نە لە لای حکوومەت نە لە لای دەستگایەکان بڕێن شتێکی والە ناکرێتن هەرچەندە یاسا لە پەرلەمانی کوردستان یاسا دەرچووە و بەرەنگاربوونەوەی جگەرە بەڵام لەبەرەوەی پیادە نەکراوە نابینی ڕۆژێک لە ڕۆژان کەسێک غەرامە بکرێتن کەسێک سزا بدرێت لە بەرامبەر ئەوەی کە لە شوێنێکی گشتی جگەرەی کێشاوە یان جگەرە دەفرۆشی بە منداڵان ئەگەر نا هوشیاریەکە چییە هوشیاریەکە ئەوەیە هەموو کەس کە ماوەیەکی زۆر جگەرەی کێشە دەزانیتن کە دیدی تووشی نەخۆشی دەبی نەفەسی هەناسەی تەنگ دەبی شەهیەی لۆ خواردن نامینێ بەڵام فایدەی چییە کە گەیشتە ئەو ڕادەیە ئەوی دیکە کێشەکەی لەگەڵەوەی لەگەر گەنجان و مێر منداڵانەکە ئەو ڕۆخەریکی نێرگە لە دەبن و پرسیارێک کرد دروست کرد لێرە بابەتێک کە دوورژان ئەویش فرۆشتنی جگەرە و مادەکانی نیکۆتینە بە منداڵانی خوارد تەمەن 18 ساڵیانی ئەمە لە هەموو جیهانە ڕێگە پێدراو نییە تەنانەت لە وڵاتە پێشکەوتووەکان ئەگەر گومانیان هەبێت لەوەی ئەو کەسە تەمەنی چەندە داوای بە یاسا ئەمە ڕێکخراوە داوای ناسنامەیەکی لێکە کە دڵنیایی بکاتەوە لەوەی پیشانی بدا تەمەنی ئەم لە سەر و 18 ساڵەوە ئەوجا ئەو مادەیە پێدەفرۆشێت بەڵام لە هەرێمی کوردستان ئەگەر هەر منداڵێک بچێت هەر مارکێتێک یا دوکانێکەوە داوای جگەرە بکە هیچ کەسێک نییە ڕێگری لێ بکات بۆ ئەمە بە یاسا ڕێک نەخراوە یاسایەکە هەیە خۆ لە پەرلەمانی کوردستان یاسار بەرەنگاربوونەوەی جگەرە کێشان ساڵی 2007ەوە هەیە بەڵام فایدەی چییە کە وەکو دەڵێن حبر ئەلوەرق ئەگەر پیادە نەکرێتن دو هەر مناڵەکی بنێرە هەر دوکانێکی برێ پاکە دەچارە بۆ بابی دەکڕی بۆ دایکی بۆ برای بۆ خوشی کەس ناڵێن نا زۆر ئاساییە کەس سزا نادرێتن ئەو کەسە یعنی چاودێری بەسەرەوە نییە ئەو دوکانێک کە جگەرە دەفرۆشی دەیفرۆشتە چیە چۆنی دەفرۆشی جگەرەکە لە چێندەرێ دەینیتن هەمووی دەگەڕێتەوە بۆەوەی کە یاسایەکە جێبەجێ ناکرێ ئەگەر یاسایەکە پیادە بکرێ و جێبەجێ بکرێ حتمما ئەو وەختە بەو شێوەیە نابیتن تۆزێکە ڕێگری لێ دەکرێتن دکتۆر زۆر جوریانی باز لە کوالیتی و جگەرانش دەکرێت کە لە ناو بازارەکانی هەرێمی کوردستاندا دەفرۆشێن ینی باز لەوە دەکرێت هەندێک لەو جگەرانە کوالیتیان هێندە خراپە ڕەنگە گەر بە کوالیتی کۆنتترۆلدا تێپەڕ ببن
مۆڵەتی هێنانە ناو بەکارهێنانیان پێ نەدرێت بەڵام دەفرۆشرێن لە بازاڕەکاندا دەبێت کێ چاودێر بێ بەسەر ئەمەوە خۆی تووتن هەر بە گشتی تووتنی باش نییە تووتن هەمووی هەر خراپە هەمووی زیان بەخشە بەڵامی خراپی هەیە خراپتریشە تەمان ئەوانەی کە دێتە کوردستان بەئەکید ئەوەی هەمووی خراپترەکە ئەوەیە کە لە بۆ ئێمە دەی هۆکارەکەی چییە چاودێری لەسەر نییە هەرزانتر دەیهێنن لێرانە هەرزانتر هەموو شتێکی هەرزان خەڵک توانای هەیە بیکڕیتن ئەگەر نا بڕۆ نەفسی ئەو براندەی کە لێرانە بە ناوی ماڕل بۆڕە و نازانم چی و ڕسمەکەی لێدراوە بەڵام لە حەقیقەتدا وانە بڕۆ لە وڵاتان ئەو پاکەتانەی کە لێرە لە کوردستان بە 1000 دینار 1500 دینارە لە وڵاتە پێشکەوتوەکان بە 20 دۆلاریش نایکڕی حتمما ئەوە کوالیتیەکەیە دوای سەرچاوەکەی دیارنی ئەو کۆمپانیای دروستی دەکات چۆنە کوالیتی کۆنتترۆل لێرە کە جگەرە دێتە ئێرانان پشکنینی بۆ ناکە بە یاسای هەموو وڵاتان دەبێت جگەرە هەر جگەرەگە یەک دێک کەبی پشکنینی بۆ بکرێ دەبێت ڕێژەیەکی تایبەتی دیاریکرا و دانرابی چەندی قەتران تێدایە چەندی غازە ژەهرەکانی تێدایە چەندینی کۆتینی تێدا ئەوانە لای ئێمە ناکرێتن بە پێی یاسا دەبی لەسەر پاکەتەکە بنووسرێ کە جگەرە بکوژە جگەرە نەخۆشی دروست دەکات جگەرە شێرپەنجە دروست دەکات بەڵام تا ئێستا ئەوە لێرانە نەکراوە دەبینین پاکەتەکان لەو گۆڕێ هەر کەس بۆ خۆی دەیکڕیت و تا ئەوە ئەوەی پێخۆشە و ئەوەی پێ ناخۆشە خۆی بڕیاری لەسەر دەداتن کە بەداخەوە دەبی دام و دەستگایەکان ئەوەی بکەن تەمان وڵاتی دەبی خۆشی هوشیار بیتن بڵێ پرسێکی تر هەیە لە وڵاتان بۆ بەرەنگاربوونەوەی یاخود دوورکەوتنەوە لە جگەرە کێشان و کەمکردنەوەی بەکارهێنانی جگەرە لە ناو خەڵکیدا یعنی پەنا براوەتە بەر زیادکردنی باج و ڕسومات لەسەر جگەرە خودی جگەرە کە ئەمەش وە ئەکات نرخی بەرز ببێتەوە لە مارکێتەکانە تەنانەت نەک تەنها بۆ جگەرە بۆ مادە کەحولیەکان و بۆ شەکریش وە ئەو بابەتانەی کە شیرینن و زیان بە تەندروستی دەگەێنن زیاد کراوە لە هەرێمی کوردستان ئەم بابەتە چۆن مامەڵەی لەگەڵ کراوە چونکە لێرە ڕەنگە جەناب داماژۆر پێدا جگەرە لە زۆربەی مادە خۆراکیەکانی تر هەرزانتر بێ و کاڵایەکی بەردەستە بۆ هەموو کەسێ لێرەش کراوە یعنی ئەگەر بەراورد بکەین بە چەند ساڵێک لەوە پێش باج زیاد کراوە بەڵام بازەکە بەو شێوەیە نییە وەکو گوتم تا ئێستاش لە بازارەکانی کوردستان پاکەت بە 750 دینار و بە 1000 دینار و 1500 دینار مناڵیش دەتوانێت بیکرێتن بازەکە بەو شێوەیە نییە یعنی بازەکە ئەگەر بگاتە ڕێژەیەکی ئەوتۆ ئێمە وەکو کۆمەڵە چەند ساڵ لەوە پێش داوامان کرد بازێکی زۆر بخرێتە سەر ئەو جگەرەیە ئەو بازەی کە دەخرێتە سەر جگەرە بەشێکی تەرخان بکرێتن بۆ ڕێکلام بۆ ڕۆشنبیرکردنی خەڵک بەشێکی تەرخان بکرێ بۆ دروستکردنی دام و دەستگای تەندروستی بۆ چارەسەرکردنی ئەو کەسانێک کە لە بەکارهێنانی توودنەوە تووشی نەخۆشی دەبن ئێستا دەڵێن کە بازەکە هەندێک زیاد کراوە لەسەر هیاوردەکردنی بەڵام بەو شێوەیە نییە وەکو گوتم ئێستاکە شەر تەمەن باز زیادکردن ئەوە یەکێکە لە ڕێگەکانی کەمکردنەوەی یان ڕێگریکردن لە زۆربوونی جگەرە لە زۆربوونی جگەرە کێش ڕێگای دیکەش زۆر هەیە ئەگەر تو یاسایەکان یاسای هەموو دنیا و یاسای کوردستانیش ئەگە پیادە بگرێ لە شوێنە گشتیەکان قەدەغەیە تۆ جگەرە بچێشی لە شوێنە داخراوەکان قەدەغەیە جگەرە بچێشی لە مەطعەمە لە چایەخانەیە لەو شوێنانەیە بەکارهێنانی تووتن لە هەمووی قەدەغەیە بەڵام چێ جێبەجێی بکات تا ئێستا کەس ئەو یاسایی پیادە نەکردەوە کە جێبەجێی نەکردووە کێشەکە لەوەدایە ئێستا نێرگەلەشی هاتۆتە سەرێ هەر بە یەکجاری بووە یعنی بەربڵاوە بە شێوەیەکی ئەوتۆ لە ناو گەنجان خەریکە 16 گەنجەکان نێرگەلە دەکێشن ئەوە کارەساتێکی گەورەیە ئەوە هەر لە بۆ ئەو ڕۆکەنا ڕەنگە کاریگەری جگەرە کێشان بە ڕۆژەک و 2-3 بە دیار نەکەوی بەڵام تۆ وەرە تەماشاکە پاش 5 ساڵی دیکە 10 ساڵی دیکە ئەو خەڵکە چی بەسەر دێ لە ئەنجامی ئەو دوو کەڵە ژەهراویە کە لە هەموو شوێنێک هەیە دکتۆر دەمەوێت پرسیاری ئەو بکەم لە هەرێمی کوردستان باست لەوە کرد کە گەنجان لە سەدا 60یان نازانم بە ئامار بەردەستە کە لە سەدا چەندی دانیشتوانی هەرێمی کوردستان جگەرە بەکاردێنن نێرگەلە دەکێشن و هیچ ئامارێک بەردەستە سەبارەت بە قەباری هاوردەکردنی جگەرە لە دەرەوە بۆ ناوخۆی هەرێمی کوردستان ساڵانە چەندە؟ ئامارەی زۆر ورد نییە بەڕاستی ئەمە چەند ساڵێک لەوە پێش هەندێک ئامارمان کرد وەکو کۆمەڵە لە ناو پزیشکان لە ناو گەنجان لە ناو قوتابیان ئامارەکانی ئەو کاتی ینی لە بۆ نێرگەلە نەبوو نێرگەلە کەم بوو
ئامارەکە وانیشانی دەدات تقریبا جیاوازیەکی ئەو تۆمان نییە لەگە وڵاتەکانی دەوروبەر 135 تا دەگاتە 140 لە کەسەکانی برێن گەورە تەمەنی 20 ساڵ بەسەرەوە جگەرە چێژ بوون بەڵام ئەوەی ئێستاکە دەبینین نێرگەلە هەر شوێن نییە نێرگەلەی تێدانی ماڵ نییە نێرگەلەی تێدانەبی خەریکە دەبیتە شتێکی زۆر ڕۆتین گەنجەکان هەمووی دادەنیشن پێکەوە نێرگەلە دەچێشن وەکو ئەوەی هەر وەکو کوردی خۆمان دەرێ بابل باب هەر نێرگەلە جیاوازی هەیە لە نێوان ڕەگەزەکانە بۆ کام ڕەگەز زۆرتر بەکاری دێنێ نێرگەلەکە زۆر ئاسانترە و بێزیانە بەتاکید لە ئامارەکانی پێشترێ وە بووە لە ناو کۆمەڵگەی کوردەواریدا بۆ ژن تقریبان ڕێگە پێدراو نەبووە عیب بووە باگەر بە دزی کچان کێشابیان ئەوەی لە ئامارەکانی بۆمان دەرکەوت 105 106 ئەو پەڕی 108 ژنان و کچان جگەرە کێشن ئەوەی کە بە ئاشکرا تەمان ئامارەکان تو دەی بچێت ناو خەڵکەکە و لێی بپرسی بەڵام خەڵکەکە ڕەنگە بەڕاستی جوابی شت نەداتەوە ئامارەکان ئەوەندە ورد نینە تو ناکرێ ماڵ بە ماڵ و کەس بە کەس و هەمووی بگەڕێ بزانین چۆنە چەند نمونەیەک وەردەگری ئیدی لەو نمونەیە بۆمان دەرکەوت بەو شێوەیە حتمما تا ئێستاش نەناو برێن ژنان و کچان ڕێژەکە کەمترە هەرچەندە ئێستاکە کافتریا پەیدا بۆ ژنان و کچان و گەنج و لە هەموو شوێنەکان دادەنیشن و زۆر بە ئاسایی نێرگەلە دەچێشن تەمان ڕێژەکە زۆر بووە بەڵام چێ بتوانی ئەوە بکە یعنی سەرژمێری و ئامار بە ڕێکخراوێکی بچووکی وەکو ئێمە ناکرێت لە توانای ئێمەدا نیە ڕێکخراوی تایبەت هەیە لە جێگایان بەس ئیش و کاریان ئامارە ئەو ئامارە تا ئێستا لە لای ئێمە دروست نەبووە ئەمە دەتوانین هەر ئەوەندە بچین بڵێنە وەزارەتی بازرگانی ئەرێ ئەو ڕۆکە یان ئەو ساڵەکە چەند کارتۆن جگەرەتان هێنا ئەویش ڕەنگە نەمانداتی لە سنوورەکانیش ڕەنگە ئەوەندە مەزبوط نەبی بچینە وەزارەتی تەندروستی بڕێن ئەرێ چەند کەس بە جگەرە مردووە ڕەنگە هیچ ئاماریان لەکن نەبێ لەبەرەوەی و کەسانی لە خەستخانە دەمری کەس ناڵێ ئەوە بە جگەرە مردووە هەمووی دەرێت جەڵتە لێیداوە و مێشتی جەڵتەی مێشتی لێیداوە و شێر پەنجەی سیەکانە کەس نانووسی کە ئەوە لە ئەساسەوە بەهۆی جگەرە کێشانەوە پەیدا بووە ئەدی لۆیە ئامارەکان لە لای ئێمە زۆر ورد نینە بەڕاستی بەڵام ئەوەی ئەمن کە دەڕێم بە چاو دەیبینم و ڕۆژانە دەگەڕێم و لە کافتریایەکان دەبینم دەتانم بڵێم 106 زیاتریش لاوەکانمان گەنجەکانمان ئێستا خەریکی نێرگەلە کێشانن تەمان هەیە لە ماڵەوە دەیکێشی هەیە بەردەوام لە ناو سیارە لە لایتی هەیە لە سەرە کۆڵانان دەیکێشیتن بۆیە یعنی بەربڵاوە بەڕاستی بوویتە پەتایەکی کارە سادبارە. سپاس بۆ دکتۆر فەیسەڵ عارەب بلباس سەرۆکی کۆمەڵی نێشتنی جگەرە کێشان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان بووی.